سڵاتان لەبێ من پزیشکی دیدان دکتۆر ئاراس معروف ڕەوف پزیشکی پسپۆڕ و ڕاوێژکار لە پزیشکی دیداندا کار دەکەم لە شاری پزیشکی فاروق لێرەوە پیرۆزبایی خۆم بە بۆنەی ڕۆژی جیهانی پزیشکانی دانەوە ئاراستەی هەموو پزیشکانی دانەکەم و هەموو هاوکارانمان لەم پیشەیەدا کە هەمومان کار دەکەین بۆ خزمەتکردنی زیاتری نەخۆش و چارە خوازان ڕاستە ڕۆژێک بە تایبەتی دیاریکرا بۆ پزیشکانی دیدان بەڵام لە ڕاستیدا هەموو ڕۆژێک دەرفەتێکە بۆ برێودان بە توانەکانی پزیشکانی دیدان لە پێناو گەیاندنی خزمەتی زیاتر بە هەموو نەخۆش و چارەخوازان. ئێمە لێرە لە شاری پزیشکی فاروق خزمەتگوزارەکانی پزیشکی دیدان پێشکەش دەکەین لە بەرزترین ئاستی زانستی و مۆدرن و سەردەمانەدا بۆ ئەو چارەخوازانەی کە ڕوومان تێەکەن و هەروەها لێرەشەوە ئەم هەلا قازمەوە بۆ هاندانی هەموو هاوڵاتیان و هەموو کەسێک بۆ گرنگیدان بە تەندروستی دەمودانی و بۆ برەودان بە جوانی ڕوخسار و دەمودانی چونکە لە ڕاستیە دەم و ددان بەشێکی دانەبڕاوی گرنگە لە تەندروستی گشتی مرۆڤەکان و هەروەها لەم ڕێگەیەوە کەسەکە دەتوانێت کەسایەتی خۆی دەربخا هەروەکو وتراوەکەوە ئاستی ڕۆشنبیری هەچ گەلێک بەستراوەتەوە بە ئاستی تەندروستی و ئاستی لەشساقی کەسەکانی ئەو کۆمەڵگایەوە دووبارە پیرۆزبایەتان لێ دەکەم و بە هیوا کاتێکی خۆش.